یەکەم ڕۆژی وەرزی بەهار و ساڵی نوێی کوردیە. سەیرانگای باخان لە قەرەداغ بووەتە جێگای سەیران و کۆکردنەوەی هەزاران هاوڵاتی ناوچە جیاجیاکانی هەرێمی کوردستان کە بۆ چێژوەرگرتن لە جوانیەکانی بەهار و ڕەنگا و ڕەنگی سروشتی جوانی قەرەداغ ڕوویان لە ناوچەکە کردووە. منداڵ و گەنج و پیر بە جلوبەرگی ئاڵوواڵای کوردیەوە چێژ لە جوانی سروشت وەردەگرن. سەرڕایەتنە دەرەوەیان بەڵام هاوڵاتیان هەربیریان لای خراپی دۆخی خەڵکە و بە هیوای ئەوەن کۆتایی بە ناخۆشیەکان بێت. بەداخەوە دوێنێ کەرکووک و ئەمڕۆژ ئەفرین لە ژێر داگیرکاریان هیوادارین گەلەکەمان لە خۆشیە بێ، داوا لەلایەنە سیاسیەکانەکەم یەک ریزی خۆیان بپارێزن، واز لە مزایدەی سیاسی بێنن، بەشک و گەلەکەمان بە سەرفرازی بژێت. وڵی خۆی گەشتکردن زۆر خۆشانی مێشکت مرتاح بێت، مێشکت ئارام بێتەوە. هیوادارم هەموو کەسێک لە ماڵەکانی خۆیان بۆ ڕۆژێکی ئاخۆش سەردانی دەرەوە بکەن، بەس هیوادارم دوای خۆشیان پاشەوە پیسی خۆڵ و خاشەکان لە شوێنی خۆیان ناگرێ بدەن. بە باشی ئەزانم هاوڵاتیان سەرباری جۆگرتنیان لە هەواڵەکان لەو دەنگوانەی کە ئەیبیستن ڕۆژانە لەو بارودۆخە سەردانی دەرەوەی شار بکەن، واتە بچنە دەشت و کێوەکان بۆ ئەوی بتوانن ئیسراحەتێ بە مێشکیان بن و سەرباری ئەو کێشە و گرفتانە بۆ چەند ساتێک ئیسراحەت بکەن. ئینشەڵا ئاواتیشم ئەوەیە کە دنیا خۆش بێ و موچە بێت و خەڵقەکە خۆشی بکێ بە دڵیا و بەحەسێتەوە و ئیسراحەت بکات. ئیتر خۆشی هەموو لایەک. سەیرانکەران وەک هەمیشە یاپراغ و بریانی و کەباب و تکەی گۆشت و مریشکیان لەبیر نەچووە، بەڵام بڕەکەی کەمە و نایشارنەوە کە قەیرانی دارایی ڕنگدانەوەی بەسەر سفرە و خوانەکانیانەوە هەیە. هەروەها دەڵێن وەک ساڵانی پێش قەیرانەکە سفرەکانیان بە خواردنی زۆر و جۆراوجۆر نەڕازاندوەتەوە. باسیش لەوە دەکەن ئامانجیان لە چوونە دەرەوەیان ڕزگاربوونە لە بێزاری و جەنجاڵی ناوشار و ئاوێزان بوونە بە جوانی سروشتی کوردستان. وڵا کاتی خۆشی وەڵاوەکی ستا خەڵک نهاتە دەستەوە، ئەهات بەس کەمە هات. ئارە وڵا گۆشت وڵا گۆشتە بوو خەڵک ئەچی حیوانێکی سەرە بڕی. ئارە وڵا ئیتر برنجەکرا و شلە و ساوەر و ئەمانە گشتێکرا. ئێمە هاتوینە دەرەوە بۆ خۆشی دەربڕین و ئەو بەهۆی قەیرانی دارایی و هەموو غەمەی کە لەسەر ماڵی کووردا هاتووە بۆی تێیپەڕێن ئەم هەموو غەمە. هیوادارم بێتە هەوێنی ئەم نەورۆزە بێتە هەوێنی ئاشتەوایی نێو ماڵی کورد و وەڵا الحەمدوللا کەبابمان پێ بوو، تکەمان پێ بوو، برنج و شلەمان پێ بوو، وەکو ئیستا خەڵکی ئیستا چۆن نەموشتەکانیان پێ بەو شێوەی تر. هیوادارشم خوای گەورە ڕەحم بەو کەسانە بکە کە مەعاش خۆرن و مەعاشەکەیان بڕاوە، خوای گەورە بۆیان ساهلکا و دووبارە وەکو جاری جاران خەڵک ببوژێتەوە ئیشەڵا پشت بە خوای گەورە. پڕبوونەوەی سەیرانگاکان لە گەشتیاران و هاوڵاتیان سەرڕایەوەی دەرەنجامی فشاری دەرونی و ماندووبوونیانە لە قەیرانەکان هاوکات بە مانای ڕزگاری و ژیانەوە و زیندویەتی و سوپاسگوزاریە بۆ ئەو هەموو تابلۆ ڕەنگا و ڕەنگەی وەرزی بەهار. جیالەوەش لەم وەرزەدا خەمی گەورەی هاوڵاتیان پاک و خاوێن ڕاگرتنی سەیرانگاکانە، چونکە سەرڕای هەموو قەیران و ناخۆشیەکان ناخاوێنی سەیرانگاکان ئەوەندەی دیکە نیگەرانیان دەکات. ئیحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام، سەیرانگای باخان لە ناوچەی قەرەداغ.